سنتەری فریاگوزاری 122 لە شاری هەولێر ڕۆژانە ڕوبەڕووی چەندین کەیس و هەڵگرانی گومانی ڤایرۆسی کۆرۆنا دەبنەوە. ئەوان پێشمەرگە ئاسا هەمیشە ئامادەن. نوتیم بەردەوام حازرە لە شوێنەکانی کەش بڵاومان پێکردووە ئیمێرجنسی ڕۆژئاوە ڕۆژهەڵات و خانزات زۆربەی شوێنەکانمان بڵاو پێکردوونە. زۆرێکمان هەیە پێویستیان بە چارەسەری کۆرۆنا هەیە دەگوازرێنەوە سنتەری کۆرۆنا. زۆرێکیشانیش دەردەچی کە فریاگوزاری تەندروستی دیکەیە بریندارە نەخۆش هەر شتێک بیتن دەگوازرێنە بۆ نەخۆشخانەکانی فریاکەوتنی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و چارەسەر دەکرێن و بە ئەمبولانس دەگەڕێنەوە ماڵێ. هێڵی تەلەفۆنی گەرمی ڕۆژانە 24 سعات لە خزمەتی هاوڵاتیاندایە. زۆریش بێزارمان دەکەن یعنی پرسیاری نابەجێ دەکەن و خەتەکاندی مەشغول دەکەن ناتان مەسەن ئەوانی دی حاصل بکەین. والله هیوادارین خەتەکەی لۆ کاری باش بەکاربینن خەتەکەی مەشغول نەکەن زۆر بەڕاستی لۆ دەچی زۆرمان لەسەرە. دەوری 30 تا 30 تیممان دروستکردنە شاری هەولێر بەڕاستی جگەل لەوەی کە بابلی مستشفیاتەکەی نە هەولێرش هەر هەمویان هاکاوەرن هاوکارن لەبەرەوەی پێڕاناگەین بەڕاستی. گومانی کۆرۆنا هەیە بەڵام ئەمە ناتوانین لێرە بڵین 100% کۆرۆنایە چکەوانە تەحویلی فندەقی دەکەین لۆ کەرەنتینی لەوێ دەمینەوەیان تەحویلی فریاکەوتنی ناوەند دەکەین لەوێ پشکنیان لۆ دەکرێت ئەوان بڕیارەدەن. سنتەری فریاگوزاری هێڵی 122 دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی گشتی کۆنتڕۆلی سەرجەم کەیسەکان و گومان لێکراوانیان کردووە بە تایبەتیش دوای ڕاگەیانی قەدەغەی هاتوچۆ ئەرکەکانیان لە جاران قورستر بووە و داوا لە هاوڵاتیانەکەن هاوکاریان بکەن. هەریات کەریم گەلی کوردستان هەولێر.